سڵای خی گەورە بەڕژێ بەسەر قوتابیانی عزیز و خۆشەویستی خۆم لە هەر شوێنێکی کوردستانێن قوتابیانی عزیزی خۆم سەرەتا پیرۆزبایەکی گەرم تەرێ دەکەم بەهۆی بۆنەی ئەوەی کە لە پۆلی 11 دەرچون بۆ پۆلی 12 پشتیوان بەخوای گەورە ئەو ساڵ بە هەموو شوێک لەگەڵتان دەبم لە ڕووی ئەوەی کە بتوانم باشترین تێگەشتنتان بۆ دروستکەم لە پۆلی 12 ئینشاءڵڵا. قوتابیان خۆشەویست دەمێ مژدێکی خۆشتان دەمێ لەوەی کە ئێستا مەرزەمەکانی پۆلی 12 چاپی تازەی لە فۆتۆکۆپیەکانی هەولێر بەردەست دەبێت لە زۆربەی فۆتۆکۆپیەکان بەردەستە بۆ تۆ قوتابی خۆشەویست دەتوانی سودمەندی لە مەرزەمەکان و لە هەمان کاتدا بارکۆدی ڤیدیۆکانیشی لەسەرە و خاڵی چکەش ئەوەیە کە گروپێکی تەلەگرامدان درراوە ئینشاڵڵا لینکەکە لە ڤیدیۆکە دادەنرێت تۆ قوتابی خۆشەویست دەتوانی سودمەندی لە پرسیارە فکریەکان و ئەو پرسیارانی کە گرنگن لە وزاری کە تۆ ڕۆژانە بۆ دروست دەتوانانی پرسیارکە وڵامەکەش وەرگریەوە تا چاوەکەم کەواتە ئێستا تۆ فیزیا زۆر بە ئاسانی دەخوێنی. فیزیای پۆلی 12 9 بەشە بابەجان 5 بەشی لە وەرزی یەکەم دەخوێنی و 4 بەشەکەی کرد لە وەرزی دووەم دەخوێنی چاوەکەم کەواتە فیزیا ئاسانە باوەڕتە بێ یەکێکە لەو دەرسانەی کە ئەتۆ دەبێت چەندی لێبێنی ئینشاڵڵا 100 لێبێنی بۆ ئاخر دەستیشە لە ئیمتیحانی وزاری کەواتە دەتوانی بە تەواوەتی دەرەجەی خۆتی لێبێنی بۆی بتوانی و بگەی بە ئامانجی خۆت و 100 تەواو لێبێنی ڕۆژانە لەگەڵم بە سودمەند بە لە پرسیارەکان و ڤیدیۆیەکان. قوتابیان خۆشەویست لێرە لە بەشی یەکەم دەست پێ دەکەین کە بەناوشانی کەرتی 1 بۆ 1 توانەکردنی جوڵەی بەخول و هێزی کەشکردن. بەشی یەک سێ کەرتە کەرتی یەکەم باز لە توانەکردنەکانی جوڵەی بەخول دەکەین. جا لێرەکانە قوتابیان خۆشەویست سەرەتا ئەتۆ پێویستە بزانی وێرهێنانەیەک بۆ خۆت کرد کە ئایا جوڵە لە پۆلی 11 خوێندە جوڵە چ بوو بابەکەم جوڵە چ بوو کۆرە مامەسا زۆر ئاسانە جوڵە چ بوو گۆڕانی شوێنی تەنێک بوو بە گوێرەی خاڵێکی ئەوە جوڵە بوو پێ ناچێت جوڵە بوو. جا ئێستا بۆی باشتر تێبی و یا زیاتر لێ وربیەوە دێین چ دەکەین خشتەیەک دەکەین بۆی زیاتر لێ تێبگێ بابە ئەو خشتەیە دەڵێن چی جوڵە لە پۆلی 12 ئەبوو شوێری خوێنی باشە بەشێکی پۆلی 11 شتێدایە لە پۆلی 11 ئەمە کە دەمان گوت جوڵە دەبێت دوو بەش جوڵەی جێگۆڕ و جوڵەی بەخول لە پۆلی 11 ئەتۆ جوڵەی بەهێڵت خوێندو باش بابە جوڵەی بەهێڵت خوێندە جوڵەی بەهێڵ سەر بە چێیە سەر بە جوڵەی جێگۆڕە یعنی چی جوڵەی بەهێڵ بۆ نمونە ئۆتۆمبیلێکت هەیە بابە ئۆتۆمبیلێکمان هەیە چاوەکە ئەلێرە ئۆتۆمبیلێکت هەیە لە خاڵی ئەی دەڕوا بۆ کوێ بۆ خاڵی بی باشە لە کوێ ڕۆی بابە لەسەر هێڵێکی ڕاست ڕۆی بۆ ئۆتۆمبیلەکە لەو خاڵی ڕادەڕۆ بۆ خاڵی لەسەر هێڵێکی ڕاست ڕۆی شوێنی خۆی گۆڕیان نا بە کاتە پێی دەڵێن جوڵەی بێت سەر بە جوڵەی چێیە جوڵەی جێگۆڕە ئافرین کاتە جوڵەی بێت ئۆتۆمبیل لەسەر ئەو تەنها بۆ تێگەشتە. لە پۆلی 12 ئەوە زۆریش پێ دەبێت جوڵەی بە سوور واتە ڕێڕەوی چی بازنەی بابە یعنی ئەگەر لە کوێ وشەی بە سوورت گوێ لێ بوو یعنی بازنە لە بیری نەکەی باشە بابە بە سوور واتە چی بازنە یعنی چی بە سوور مامۆستا مەسەلەن بۆ نمونە ئەمە تۆپێکمان هەیە بەسەری پەتێکمانەوە بەستووە ئێرە وحسابکە چەقەکەیەتی دوور ئەو تۆپەش لێرە ئار باشە نیوتیرێ ئەو تۆپە دیسوڕینەوە جێەکەی دەگۆڕیاننا بەڵێ جێ دەگۆڕێ لە خاڵی ئەی دێتە شوێ بی ئەگە بەرداوام بێ دێتە خاڵی سی ئەگە بەرداوام بێ دێتە خاڵی دی بە بەرداوامی کاتە ڕێڕەوێکی چۆن وەردەگرێت ڕێڕەوێکی باسنەی وەردەگرێت دەسوڕێتەوە دەسوڕێتەوە کەواتە لێرە جوڵەی بە سوور یەکێکە لە جوڵەکانی چی جوڵەی جێگۆڕ بەس لەبێت لەسەر ڕێڕەوێکی چۆن بێ بازنێ باوە فیزیا بە ڕێگای ئاسان کاچی خۆ ئاسانە وەرە ئەو جاردینە سەر جوڵەی بەخول جوڵەی بەخول چییە جوڵەی بەخول ئەوە ئێستا بەس ئەو ناساندنە دوای دینە سەر تەفاسیلاتەکانیان جوڵەی بەخول مەسەلەن تەنێک دەخولێتەوە وەکو پانکەی کە لە ژوورەکەتدا پانکێکمان هەیە ئەو پانکەکە بێت ئەلێرە ئەو دەخولێتەوە بە دەوری چی بە دەوری ئەو شیشەیە وەنێ ئەوە پێ دەڵێن چی جوڵەی بەخول واتە خولانەوەی تەنێک بە دەوری تەورەیەکی دیاریکە چێ تەوەرەکەی لێرە بابەکەم ئەوە تەوەرەکەی مامۆستا یعنی لەمە دووە مامۆستا جوڵەی بەخول واتە خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەک بەڵێ زۆر تەواوە با نمونەیەشکە دەمێ چەرخ و فەلەکمانێ بابە چەرخ و فەلەک چەرخ و فەلەک ئێستا ئەوەی شاری یاری ئەو کەسانە کە دانیشت چەرخ و فەلەکەکە هەموو جوڵەی بەخولی هەیە وایە چێ تەوەرەکەی ئەوە تەوەرەیە باشە ئەو چەرخ و فەلەکە دەخولێتەوە بە دەوری چی بە دەوری ئەو تەوەرەیە
باشە بابەکەم بەوە دەڵێن چی دەڵێن جوڵەی بەخۆل یان نمونەی چکە زەوی تەیە زەوی تەیە زەوی ئەوە تەوەرەکەیت ئەوە تەوەرە ئەو زەویە دەخولێتەوە زەویەکە دەخولێتەوە بە دەوریی بە دەوری تەوەرەکەیدا دیسان جوڵەی چی هەیە جوڵەی بەخولیە ئاتا زۆر ئاسانە بابەکەم وایانە ئێستا دێین چ دەکەین دێن سەر مەرزەمەکەی پێناسەکان وەردەگرین زای پێناسەکان چمان پێ دەڵێ تاشاک بابە جوڵەی بەخول پێناسەکەی چییە دەڵێت جوڵەی تەنێکە بە دەوری تەوەریەکی دیاریکرا تازە پێم گوتم دەبێت تەوەریەکت هەبێ جێگیر بێ ئەو تەنە بە دەوریدا بخولێتەوە اینجا دەتوانم بڵێم چی جوڵەی بەخول ئەدیکە تەوەرەکە جێگیر نەبوو ئەو ناتوانین بڵێن جوڵەیەکی بەخول ئەندازیشان ناکرێت بە زەحمەتە باشە بابە کەواتە وەکو نمونەژ وەکو چی وەکو خولانەوە چەرخ و فەلەک بە دەوری تەوەریەکی جێگیر تەماشاکە ئەوە چەرخ و فەلەکە بابە ئەوانە ئەو کەس شوێنەیە کە کەسەکانی دادەنیشن باشە ئەو چەرخ و فەلەکە کاتێک دەخولێتەوە بە دەوری شوێ بە دەوری ئەو تەوەرەیدا ئەوە تەوەرەکەیە باشە یا بۆ نمونە زەوی تێ ئەوە زەویە دەخولێتەوە بە دەوری چی بە دەوری ئەو تەوەرەی باشە ئەوە تەوەرەکەی جوڵەی چی هەیە جوڵەی بەخولی هەیە بابەکەوە جوڵەی بەخولی هەیە تەواو ئەوە ئەوەندەیە تێگەیشتنەکەی زۆر مهمە ئەچێت دوایە پێناسەکە لە بزاری نەهاتووە بەڵام گرینگە بیزانی تێبگێت چونکە بەشی دوو پەیوەندی پێوەیە بابە باشە خاڵێک دوو خاڵ تێبینی زۆر جوان بۆ نووسیوی دەڵێ ئەگەر تەنەکە بکوێتە سەر تەوەری خولانەوە ئەوە جوڵەی بەخولی دەبێت و ئەگەر نەکێتە سەر تەوەری خولانە ئەو جوڵەی چی دەبێت بە سۆڕی دەبێت ها ئەگەر تەنەکە نەکەوێتە سەر تەوەری خولانە و جوڵەی بە سۆڕی دەبێت بابا مامۆستا ئەوە چۆن تێ ناگەم وەرە تەماشا ئەو ڕسمێکە گوتمان ئەو چەرخ و فەلەکە جوڵەی بەخولیە وەنیا هەر خاڵێک ئەلێرە وەری بگری ئەو خاڵانە ئەوەندە بنە جوڵەی چی دەبنە بە سۆڕ بۆ چونکە نەکەوتتە سەر تەوەرە تاکە نەکەوتە سەر تەوەرەکەی جوڵەی چی دەبێت جوڵەی بە سۆڕی دەبێت نمونەیشکە پێ بڵێم حتا تێدەگەم چونکەم حەزم لە دەرەغ نییە پێم خۆشە تەلەبەت تێبگە کاکە تێگەیشتن زۆر مهمە زابیکێقە ئەواش یعنی بیکە پێوەرێک بۆ خۆت فیزیە یعنی تێگەیشتن ئەسڵەن دەرخماکە مامۆستا بڵێ پێناسەم بۆ دەرەخکە ئەوم بۆ دەرەخ نا ئیلا تێگەیشتن تاشاک بابە ئێستا تەماشای ئەو زەویە بکەن ئەو زەویە جوڵەی بەخولی بە دەوری تەوەرەکە وەنیا ئێستا ئەو زەویە دەروی ئەو دەروی خۆرە زەویەکە بە دەوری خۆردا چی لێ دێتە سوڕێتەوە زەویەکە دێت ئێرە جارێک دێت ئێرە جا بەردەوامی جێ خۆی دەگۆڕەوەنە لەسەر ڕێکی چیە لە ڕێشی باسنەیە ئەگە ئەوە تەوەرەکە حساب بکەین لە دەروی ئەو تەوەرە وایە کەواتە جوڵەیەکی چی هەیە بە سوڕەیە جا لێرەکان لە پسارێک دوورزێ مامۆستا یعنی زەوی لێکادا دوو جوڵە هەیە بەڵێ هەم جوڵەی بەخولی هەیە هەم جوڵەی بە سوڕەیە ئەگە بە دەوری خۆیدا بخولێتەوە جوڵەی بەخولە ئەگەر بە دەوری خۆردا بسوڕێتەوە جوڵەی بە سوڕە واتە بابە زۆر چاکە دێنە سەر چی پێناسەی جوڵەی بە سوڕ با بزانین جوڵەی بە سوڕ چی بابە ها جوڵەی بە سوڕ پێم گوتیوتم لەکەم خۆت بە سوڕ یاکردێ ڕەوی بازنەی بابە تەواو چێوایە گوت مامۆستا شەک جوڵەی بە سوڕ واتە ڕێڕەوی بازنەی تاشاکە جوڵەی بە سوڕ چیە دەڵێت جوڵەی بە سوڕی تەنێکە لەسەر چی لەسەر ڕێڕەوی چی ڕێڕەوی بازنەی بە نیوەتیرەیەکی چی نەگۆڕش طبعا تو بازنە نیوەتیرەکەی نەگۆڕە کوڕی من لە هەر شوێنە خاڵەکە وەرەگری نیوەتیرەکە چیان نەگۆڕە وەکو جوڵەی زەوی بە دەوری خۆر ئەو نمونەی کە تازە باسمان کرد جا لێرە دوو دانە تێبینی زۆر شاسەیە دەڵێت دەڵێ کاتێک تەنێک کە دەخولێتەوە جوڵەی هەر خاڵێک لەو تەنە بە دەوری تەوەرەکەی جوڵەی بە سوڕ دەبێت یعنی ئەو خاڵانەی کە دەرەوەی تەوەرەکان جوڵەیەکیان دەبێت بە سوڕ خاڵی دووەم کە زۆر گرنگ و زۆر مهمە ئەوەیە دەڵێت جوڵەی بە سوبارێکی تایبەتە لە جوڵەی چێ بەخول یعنی ئاسان پاشە بۆ جوڵەی بە سوبارێکی تایبەتە لە جوڵەی بەخول باشە مەچەق و فەلەکەکەمان باز نەکرد مەچەق و فەلەکەکە چەق و فەلەکەمان باز کرد مەچەق و فەلەکە جوڵەی بەخولەوە نیە هەر خاڵێک وەربگرین لەسەر چەق و فەلەکە جوڵێکی چی هەیە بە سوڕ ناکێتە سەر تەوەرەکەی ئاگادار باشە بە بابێنە خۆشەویستی یەکەم یاسا کە تووشمان دەبێت لە بەش یەکەم گۆشە لادان لادانت گوێ لێبوو لە پۆلی 11 لادانی کچی دووکەم ترین دووری پڕا لێکی کات ئەوە لادان بوونە جا با قسەی خۆش پێ بڵێم کۆدێکت پێ بڵێم بۆ ئەوەی هێندە بەخولەکان و هێندە بەهێڵەکان یان جێگۆڕەکان لێک جاکە ئەوش چییە هەموو هێندانێک کە خوێندوتن لە پۆل 11 وشەی گۆشەیان بێتە سەرێ دەبێتە هێندێکی بەخول بۆ نمونە لادان هێندێکی جێگۆڕ نەبوو بەڵام کە دەڵێن گۆشە لادان ئەوە دەبێت هێندێکی چی بەخول کەواتە گۆشە لادە هێندێکی چیە بەخولە جاکە کوتیشما هێندێکی بەخولە کمان هەموو هێندە بەخولەکان دەبێت تەورەیەک هەبێت ئەو تەنە بە دەولاتی دەبێت بەخولێتەوە باش ئێستا دێین چ دەکەین
دەڵێن پێناسەیەکی بکەین دەڵێن گۆشەی خولانەوەی خاڵێکە ها گۆشەی خولانەوەی بۆ چووکێنێکی بە خولە بە ئاڕستەیەکی دیاریکە بە دەوری تەورەیەکی دیاری کرا چونکە بە هێندە بە خولەکان دەبێت تەورەیەک هەبێ بابا تەورەیەک هەبێ بە دەوریدا چی دەبێت بخولێتەوە ئەو زادە ناتوانین بڵێن هێندێکی بە خولە با بین تەفاسیلاتی ئەوەی وەرگین تەماشاکە بابا تەماشاکە مەسەڵەن بۆ نمونە ئەو خاڵم هەیە لێرە خاڵێکم هەیە تەماشاکە بابا خاڵێکم ئەلێرە ئەو خاڵە وەحسابکە ئەوە چەق باشە ئێرە خاڵێکەمێ خاڵی ئەی ئەو تەنە لە خاڵی ئەی دێتە ئێرە بداتی هیچ گۆشەیەک نیوە دێتە ئێرە دێتە خاڵی بی چی بڕی کەوانەیەکی بڕی لادانێکی بڕ باشە باشە جەماعەت ئەگە هاتە ئێرەکانە ئێرە چ دروست دەبێ گۆشە دروست دەبێ چێ دروست دەبێ گۆشە ئەو دووری ئەو چەقا بۆ ئەو خاڵە نای لە دەرێن نیوەتیرە تاشە کەواتە ئێستا سێ شتمان هەیە ئێس پێی دەڵێن چی درێژی کەوانە ئار چی پێ دەڵێن نیوەتیرە ئەبی تێتا چی پێ دەڵێن گۆشە لادان یعنی چی مامۆستا گۆشە لادان یعنی ئەو گۆشەی کە لێرە دروست دەبێ ها گۆشە لادان بۆی چێ دروست بوو حتا درێژی کەوانە دروست دەبێ گۆشە لادان وجودی نییە با بکەم کاتە یاساکە دروستکەین زۆر ئاسان دروستکەین تاشاکە بابا باش شتێکە پێ بڵێم ئەگەر دەتەوێت کێشەی لە بیرچوونەوەت هەیە لە دەرسی فیزیا وێنە دەبێتە چارەسەری ئەوەی ئەتۆشت لە بیر نەستەوە ئێستا مەسا ئەو ڕسمام کردووە هیچ تێدەچێت ئەو ڕسمێکی ئادوستکەین نا ئەوە گۆشە لادانە بابا ئەوە تێتە چێ لەسەرێ ئێس چێ لە خوارێ ئەو ئارچی پێ دەڵێن نیوەتر کاتە تتوان بنووسیە گۆشە لادان دەکاتە چێ ئێز بەسەر ئار کاتە درێژی کانە بەسەر نیوتر دەبێتە چێ گۆشە لادان یعنی چی تێدا قورسەکە چی تێدا بابا لە دووە دێوەزمە فیزیا پۆل دوانزە قورسۆنە نا فیزیا ڕێگای ئاسان تێدەگەی بابی خۆم وەرە بازاتت بڕوم کەمەوە کەواتە لێرە مامۆستا گۆشە لادان ئەگە درێژی کانە پێوەندی ڕاستانەیە بەڵێ حتا درێژی کانە دروست نەبێت گۆشە لادان دروست مامۆستا ئەگە بێت و درێژی کەوانەکە زیاد کات مەسەڵەن بۆ نمونە لە خاڵی بی بێتە خاڵی سی لادانیشی زیاتر ببڕێت مەسەڵەن ئەوە دەبێتە ئێسی تو و ئێسیە گۆشەکەش زیاد دەکات بێگومان گۆشەکە زیاد دەکات ئەو کاتی یاساکە چۆن دەمسی کوڕی من دەڵێن چی دەڵتا تێتە دەکاتە دەڵتا ئێز بەسەر ئار گۆڕان لە درێژی کانەکە دەبێتە هۆی گۆڕان لە گۆشە لادانەکە ئەوە بابم پەیوەندیی ڕاستەوانەیە اینجا دوای ئەوە دەین چ دەکەین ئەو گۆشە لادانە سێ دانە یەکەی هەن کوڕی من یەکەکانی چییە ڕادیان دیگری لەگەڵی ڕیف ڕاد بە کوردەکەی پێ دەڵێن ڕادیان دیگ پێی دەڵێن پلە یان بۆ شێوەی هێما دەکرێت باشە یعنی بە سێ شێوە یان دیگری یان پلەوە ڕیڤش پێی دەڵێن خول چەند ئاسانە بابا جا لێرەدا با بزانین ڕادیان چیە ماوەسە ڕادیان چ بوو پێناسەکەی لە وزاری هەیە گرینگە دیسان دەرخ ماکە ئەی چۆن ماوەسە چ بکەم وەرە پێ بڵم بابا ڕادیان چۆن پێناسی دەکەین تاشاکە ڕادیان چۆن پێناسی دەکەین دەڵێ ڕادیان تاشاکە بابا ڕادیان چەقە گۆشەیەکە باشە چەقە گۆشەیەکە کاتێک درێژی یەکسانە بە نیوەتیرە هەڵڵا درێژی یەکسانە بە نیوەتیرە یعنی چی درێژی یەکسانە بە نیوەتیرە بابم وەرە چاوەکەم تاشاکە ئەو تەنە کاتێک لێرە دەڕووها ئەگەر ڕۆیشت باشە ئەو نیوەتیرە یەکسان بە درێژی کانەکە گۆشە لادانەکە دەکات یەک ڕادیان مەسەڵەن با نمونە تێگەن با نمونە ئەمە دەبێت بکەینە وتمان تێگەیشتن دەکەینە پێوە تاشاکە کوڕیمە مەسەڵەن بۆ نمونە درێژی کانەیەکی بڕاوت هەیە 5 سانتی نیوەتیرەکەشت هەر 5 سانتی ئەی گۆشە لادانەکەم چەندە یاڵڵا وەرە تاشاکە گۆشە لادان یاسایەکەمان دروست کرد ئەوە یاسایەکە یاخود ئەوە فەرقی نییە باشە ئەوە گۆڕان لە گۆشە لادانە ئەوە گۆشە لادان تاشاکە دەڵێن چی دەڵێن گۆشە لادان لە کاتە درێژی کانەی بڕاوە سەر نیوەتیرە 5 سانتیم دابەشی 5 سانتیم ڕۆی 5 ڕۆی چەند دەمێنێتەوە یەک کوای یەکەکە یەکە دەمێنێ سانتیم ڕۆی نامێنێ کاتە یەک چی ناویشی لێ دەنێم ناویشی لێ دەنێم نەرم ڕاد ئەو ڕادە تەنها بۆ ئەوە ناوی لێ دێنم کە بڵێن ئەوە گۆشە لادانە
لای لێ دەنم تەنها بۆ چییە بۆ ئەوی بڵێن گۆشە لادانە کاتە ڕادیەنیەکی گۆشە لادان هێندێکی بێ ئاراستەیە هێندێکی بێ ئارچەوەتە ئاراستەدار نییە تەنها بۆ ناسینەوەی گۆشە لادانە جا مامۆستا ئەوە لە وزاری چۆن پرسیاری لێ دێتەوە پێناسەکەی گرینگە با بکەم اینجا دوای ئەوەش پەیوەندیەکانیش ئێستا بێنەوە سەر وەرزانەکەی هەموو بۆ نووسی بابی خۆم تاشاکە وەرە تاشاکە گۆشە لادان پێناسەکە بە تازە بە پێی یاساکە کوتمانچیە گۆشەی خولانەی خاڵێکە بە ئاراستەیەکی دەربەدەی وتوەریکی داریکرێت تاو لەمەوە دوای بە دڵتا ئێس دەڵێن گۆڕان لە درێژی کەوانە و دڵتا فێتا پێ دەڵێن گۆڕان لە گۆشە لادان بەڵام ئاگادار بە لە من لە پرسیارە حسابیەکان هاتووم چم کردووە ئەو شوێنانەی کە ناوە جیاوازەکانیان هەیە و بە یەکیش دەچن واتە یەک مانا دەدەن لە تەنیشێکم بۆ نووسیت تەماشاکە بەنسبەت ئەو ئارا پێی دەڵێن نیوە تیرە یاخۆ دووری لە چەق دوور لە تەوەرە یاخۆ دووری نیان تەن و تەوەری خولانەوە تەفاسیلات بۆ ئاسان کەم چۆنی تاشاکە ئەتۆ بۆ خۆت دەزانی بابە دەزانی تاشاکە ئەلێرە تاشاکە ئەگەر تاشاکە ئێرە چەقەوەنێ ئەوە چەق کوڕیم ئەوە چەق ئێرە خاڵێکە دووری ئەو تەنە لەو خاڵە ئەو پێ دەڵێن ئار ئەوە یەک دوو یاختا نیوەتیرە دووری چەق لە تەوەری خولانەوە ئێستاوە تەنەکێ لە تەوەری خولانەوە دیسە هەر پێ دەڵێن چی نیوە تیرە ئەو لە چۆ ئیشت پێ دەبێ و لە بەشی دوو ئیشت پێ دەبێ بۆ قسانە ئاگادار بە لە پرسیارە حسابیەکە هەر ئیشت پێ دەبێ باشە بابەکەم جاکەواتە لێرەدا ئەو تەنە کاتە کە ڕێڕەوی بازنەی وەردەگرێ باشە نیوەتیرە لە هەموو خاڵەکاندا چۆن دەبێت یەکسان دەبێت نیوەتیرە لە هەر هەموو خاڵەکان یەکسان دەبێت جا بۆیە دەڵێن چی ئەو ناوانەی هەیە اینجا دوای ئەوە پێناسەی ڕادیەنمان چەقە گۆشەیەکی کە دێژی کانێک یەکسانە بە نیوەتیرە کاتێک یەک ڕادیەنت بۆ دروست دەبێت کاتێک درێژی کەوانە و نیوەتیرە یەکسان باشە بۆ دەکا 57.3 و ئەو 57.3 بە دیگریە بە ڕادیەن یەک ڕادە بە دیگری دەکاتە 57.3 دیگری و دەکاتە 16 ڕێکماس ئەوە چن لەبەریان کەم نا بابە مکتم شتی دەرق مەکە نا بە تێبینی بۆ نووسی بەڵام پێر دەکەم چۆن دروست دەبێت ئێستا تاشاک قوتابیانی خۆشەویست تەماشا ئەو وێنەیە بکەن چونکە من نابێ هیچ خاڵێک ڕەتدەی باشە تەماشا ئەو وێنەیە بکە ئەوە تێتا یەک و تێتا دوو ئەو تەنە جوڵاوە گۆڕان لە گۆشە لادان دروستبووە دەڵێن دەڵتا تێتا واتە گۆڕان لە گۆشە لادان گۆشە لادانی دووەم گۆشە لادانی یەکەم ئەوە تەنها بۆ ڕوونکردنەوەی کە گۆڕان لە گۆشە لادان دەبێتە هۆی گۆڕان لە درێژی کەوارە و خاڵێک ئەو تێبینانە زۆر گرنگن بابەجە ئەمە لە پۆلی 11 فێر لادان هێندێکی ئارسەدارە ئێمە هەدەمەوەی گۆشە لادانش ئارزەدارە یان چۆن مامۆستا تاشاکە ئەمە لە پۆلی 11 فێر بووی درێژی کەوانە لادان ئارزەدارە وایە ئەلێرەش درێژی کەوانە و گۆشە لادان ئەگە بە ئاڕاستەی میلی کاتژمێر بە سالبە بە پێچوانی میلی کاتژمێر بن چێ موچە ئەوە دەبێت لە پرسیارە حسابی زۆر ڕچای ئەو خاڵە بکەیت ئەگەر ناغەڵەت دەکەیت باشە بۆیە دەڵێن گۆشە لادان هێندێکی ئارزەدار و ئارەستەکەی بە تێکرا گۆڕان درێژی کەوانەکەیت بە جۆرێک بە ئاڕاستەی پێچوانی میلی کاتژمێر هەردووچیان موجبن و بە ئاڕاستی میلی کاتژمێرشیان سالبن باشە بابە بە نزیکی یەک ڕادیەن قوتان دەکات 57.3 دیگری و دەکاتە 0.16 ڕیب هەر سەیەکەکە یەکی گۆشە لادانە یە خولی تەواو ئەجا بە ئەوە فێرکەم ئەوە زۆر تەلە ئەوە لە کوێ ئیشت پێدەی بابەکەم دوایە تۆ مۆزوعی گۆشە خێرایی دێ گۆشە خێرایی مۆزوعی گۆشە خێرایی دەڵێن مامۆستا لەرزوتای دێتەوە گۆشە لادان ڕۆیەوە فێر نەبە تەماشاکە ئێستا ئەتۆ دەی چی دەکەی فێر دەبی بابەکەم فێر بە دەرغ مەکە فێر بە تێبگە چۆن وەرە با تێدگەێنم یەک بازنە لەمە دووە ئەتۆ دیکەی یەک خول ئەوە یعنی یەک ڕیب واتە یەک خول و دەکاتە 360 دیگری و دەکاتە 2 پای ڕات چی تێدایە چی تێدا بابەکەم ئاسان باشە ئەدیگەر مامۆستا نیو باز نەبێ نیوەی وەرگرین نیوەی یەکی چەندە یەک بەسەر بوو ئەوە دەبێتە نیو خول باشە واتە ئەو تەنە مەسەن ئەلێرەیە دێ بۆ ئێرە نیو خول دەبڕێ باشە ئەی دەکات چەند دیگری دەکاتە 180 دیگری نیوەی وەرگرە ئەی دەکاتە چەند ڕادیەن دەکاتە 5 ڕادیەن بابەکەم چی تێدا چاوەکەم مامۆستا ئەدی ئەگەر سێ چارەک بوو سێ چارەک یعنی بازنێک هەیە سێ چارەک ببڕێت تەنەکە سێ چارەکی بازنەکەی ببڕێ
یعنی تێتایەکە دەکاتی دەکات 3/4 ڕیف. ئەتۆ دەبی کار دەزانی هەر چارەکێک چەندە 90 دەکات چەند دەکات 270 دیگری کاتە تێتایەکەشمان دەکات 270 دیگری. چاوەکەم یعنی ئاسان وەڵڵاهی ئەتۆ فیزیای سەتی کەمتر بێنی دڵنیا بە لەوەی کە لە باڵانست تێک چوون. جا بۆیە پێت دەڵێم فیزیا ئاسانە بابەکەم. ئەگەر ئاسان نەبێت لە پرسیاری ویزاری لە تاقیکردنەوەی ویزاری بۆ لە ئاخری دادەنێن بۆی تەلەفە بتوانێت باڵانسی خۆی ڕابگرێتەوە سەتی ڕێک بێنێ. چاوەکەم لێوەرە کەواتە ئەلێرە بابەکەم لەمە دووە چێوەی بازنە کە دەڵێن چێوەی بازن ئەوتۆ لە بیرکار دەزانم عەبقەری چێوەی بازن یعنی بازنێک بە کاملی وەکو چێوەی بازن دەکاتە 2 پای ئار لەمە دووە ناوی دەنین دەکات یەک ڕیف و دەکاتە 360 دیگریش. باشە بابە گۆشە لاتان بە بێکانە دەپێورێت ئەوە یەک ڕیڤە دەکاتە 2 پای ڕاد تازە و باسکری دەکات 360 دیگری. ئەوە سێ چارەگە ڕیڤە سێ چارەگە خولە باشە یعنی سێ چارەگی بڕیوە سێ چارەگی رێرەوە بازنەکەی بڕیوە دەڵێن 3/4 ڕیف نەک بڵێن سێ خول سێ چارەگی بڕیواتە 3/4 ڕیف و دەکات 3/2 پای ڕادیان و دەکات 170 دیگری. پێم گوتی دەبەرخ مەکە بەس تەنها بزانە ڕیڤەکەی بزانێ ئەو کفایەتە. ئەوە نیو خولە و ئەوەشان چارەگە خولە چارەگ بۆ خۆت دەزانی 1/4 ڕیف دەکات. باش بابە قوتابیانی خۆشەویست ئێستا دێنە سەر چی دێنە سەر ئەوەی بزانین ئەمە یەکە گۆڕین کاکە لەکەم خۆت بنووسە دەی هەموو ساڵێ بەخۆشە چی بەخۆشی کاکە هەموو ساڵێ 2 دەرەجە بێجگەلێکە لە پرسیاری حسابی ئیشت پێ دەبێت. باشە جا تۆ یعنی تۆ کە شتێکە پێت دەڵێن گرینگە و لە وزاری دێتەوە یعنی تۆ دەبێ بابەکەم یعنی هەوڵ دەی ئەو شتانە زەڵت فیزیا دەبێ خۆشت بوێ فیزیات خۆش نەوێ ناتوانی سەتی بێنی فیزیات دەبێ خۆش بێ. فیزیا یعنی چی بابەکەم هەموو جار بە تەلەفۆن دەڵێم بابە فیزیا یعنی در چێ در یعنی کو در مامۆستا وەرە پێت بڵێم فیزیا یعنی ئەو درە ئەو درە فیزیا یعنی ئەو درە یعنی ئەو دڵە در دڵ چۆن وەرە دی یعنی دیگری ڕێ یعنی ڕاد ئەو ئاڕێژکەکەش یعنی ڕیف کەواتە لەمە دووە دیگری بکەینە ڕادیان داباشی چەند دەکەین 57.3 ئەدێگە بە پێچوانە بچینەوە جارانی 57.3 دەکەین. ئەو هێڵکاریە بزانە لەناو بەرزەمەکە هێڵکاریم زۆر بۆ دانایی بابەکەم کاتی هێڵکاریەکەم بزانە بۆ کۆنتڕۆڵی بکە. باشە ڕێگا زۆرە بۆ یەکە گۆڕین بەڵام یەک دانی هەڵبژێرە باشتر بۆ خۆت ڕادی بکەینە ڕیف دابەشی چەند دەکەین 2 پای ئەدی بە پێچوانە بینەوە جارانی چی 2 پای ئەدی ئەگەر دیگری بکەینە ڕیف دابەشی چەند 360 دیگری ئەدی ئەگەر ڕیف بکەینەوە دیگری جارانی چەند 360 ئاسانە یاننا فیزیا بەڕێگەی ئاسان دەرەق ماکە باباکە ئەبەدان چونکە لە بیر دەکەی دەرەق تێگەیشتن لە مێشکت دەمێنێتەوە بابەکە زاکیرەت دەمێنێتەوە. باشە ئێستا دێین 13 پرسیار بۆ شکار دەکەم بۆ یاسایی 13 پرسیار جاوا ئەخەم پێت دەڵم کە دەڵم فیزیا و ژیان چێ فیزیا و ژیان جا ئەتۆ 13 پرسیار دەرەخکەم بەکو 13 پرسیار دەڕناکەم بەڵکو 13 پرسیار لێ تێ دەکەم هەوڵ دەدەم بۆ خۆم جوابی دەمەوە. وەرە پرسیارێکی گرنگشم بۆ حازی کردووی لە ئاخری تاشا باوەکەم لێرە با لە پرسیار یەکەم دەست پێ بکەین بەس هەموو جاری لەو یەکە گۆڕینە ئەوی بۆ خۆت بنووسی خراپ بێ یەک ڕیف و دەکاتە 360 دیگری و دەکاتە 2 پای ڕادیان. باشە چاوەکەم قەت زاهیری بڕیان مەدا وەرە بیخوێنە جا بزانێ سەد ئەو فیزیا دەبێت ئاخواردنەوە یان نا تەماشاکە با بکەم دەڵێ کام ئەو هەم پرسیاری ویزاری نا بۆ معلوماتت کام لەم گۆشانەی خوار یەکسانە بە 2 پای ڕادیان. یاڵڵا 2 پای ڕادیان باشە مامۆستا لە ڕای خۆی مامۆستا بۆیە دەڵێ شێخم لە فیزیای نامینی نازانم چی دەوێت وایە قسەکە زۆر جوانە دەبێت لە فیزیای تێ یعنی مەقسەد چیە تێ بگەی یعنی لە پرسیار تێ بگەی ئینجا وەڵام وەختی خۆی ئەو قسەی کردووە زۆر عەقڵ بووە. وەرە بابە بزانە چ دەکەیتەوە ئێستا تۆ ڕادیانت هەیە بیکەم بە چی بیکەمە ڕیف یان بیکەمە دیگری نازانی وایە تەماشای هەڵبژاردنەکان دەکەین ئەوە دیگری داوە دیگری کاتە ڕادیان دەکەینە دیگری. وەرە باشە چمان هەیە ئەمە بۆ خۆمان 2 پای ڕادمان هەیە باشە ئەمە لێرە باسمان کرد تازەکەمە 2 پای ڕادێکچانە بە چەند دیگری 360 دیگری یعنی ئەوە 360 بەڵێ حەشیکاری نایە تێبینێکی زۆر جوان و بەسیطە. وەرە پرسیاری دووەم یەک ڕادیان کەمە چیە
بکەمە دیگری ڕادی بکەمە دیگری زۆر ئاسانە هێڵکاریمانەیە تۆش هێڵکارێکە بکە ڕادیەنی بکەمە دیگری جاران چەند دەکەم 57.3 بابەکەم وەرە جاران 57.3 بکە دەڵێ چی ڕاد بکەینە چێ دیگری وانە ڕادیانمە بکەین دیگری جاران چەند دەکەین 57.3 ژمارەکە چەندە بۆ خۆ چەندە پێ بگۆڕی ڕەکەی چەندە یەک دڵین یەک جارانی 57.3 هەر دەکاتەوە چەند 57.3 کاتە وەڵامی ڕاستیە سیە قورسە ئاسان ئاسان ئەنیا تۆ باش شتێک پێ بڵم بڕیار بدە کە فیزیە ئاسانە ئاسان باشە دوایە دەڵێ یەک پلە پلە لێرە پلەمان پلە یعنی دیگری باشە دیگری بکە بە ڕادیەن باشە ئەمە ئەگە دیگری بکەینە ڕادیەن ئاوا بڕووینەوە عەکسی جاران چێ دابەشە ئەو جارە دابەش چەند دەکەین 57.3 ئەو ژمارەیەکە هەمانە چەندە یەک ژمارەکە چەندە یەک دەڵێ یەک باشە یەک دابەشی 57.3 ئەتۆ لە بێکاری خوێندوتە دەڵێ کاتێک کەرتم هەبوو سەرێ ژمارە یەک بوو بنەوە ژمارەیەکی گەورە بوو بە پۆین دەردەچێت پۆین یعنی 0 پۆین باشە حاسیبەشت نییە مشکلە نییە وەرە بەبێ حاسیبە شیکاریکە ئەو ژمارە پۆینتە نا بۆ دەرێ ئەوە ئەو پۆینتە نەخێر ئەوە پۆینتی تێدا بەس نەک ئەو پۆینت یعنی 0 پۆینت ئەو ژمارە نییە ئەوە ژمارە پۆینتە ئەوەش نابێت دابەشی بکە ئەو پۆینت ژمارەکە بۆ دەرەچێت کاتە ڕێک دەکاتە وەڵامەکەی خۆمانیان دەکاتە 3.14 بەسەر چەند پێت دەڵێم چی فیزیا چێە ئاسانە بەڕێگای چێ بەڕێگای ئاسان ئەو جاریان 45 دیگری بەنزیکی بکە بەچی بە خول دیگری بۆ خول یعنی چی خولی واتە ڕیف بابەکەم خول واتە ڕیف لێرە بین هێڵکاریەکەت فێرکەم خول بکەینە ئەوە چمانە بۆ 45 دیگری بکەین بە دیگری دیگری بۆ ڕیف دابەشتین دەکەین 360 ئەس ژمارەکەی کە هەمانە ڕێک دەڵێ 45 دابەشی 360 هەر زۆر بە ئاسان کورتیکەوە حاسیبەت بێنێ بەسەر یەک بەسەر هەشت یەک بەسەر هەشتی کێدا بزانین یەک بەسەر هەشت یەکسانە بە 0.5 یەک بەسەر 2 هەو نییە چوارە نەخێر 0.25 ڕێی تێدەچێت بۆ چونکە ئەوە بە حاسیبە دابەشی بکەوە یەک بەسەر هەشت دابەشی بکە ڕێکەوە دەدات بابا ئاسانیان نا 360 دیگری یەکسانە بە چەند ڕادیان باسمان کرد لە پێشە وتمان دەکاتە چەند 2 پای ڕادیان چونکە وتمان هەر ڕیوێک دەکاتە 360 دیگری و هەر 360 دیگریەکیش دەکاتە 2 پای ڕادیان با پرسیارێکی جیاواز هەڵکەین زانم لەسەر دەڵێ مامۆستا وەڵای ئەوانە ئاسانن پرسیارێکی جیاواز باش جیاواز وەرە پرسیاری بە حوتەمیشت بۆ شیکار بکەم دیگری بۆ خولمان باز نەکرد دیگری بۆ ڕیو باسمان کە بەس با پرسیاریشکەش بێت دەڵێن هەر کاتێک دیگری درابوو 170 ڕێک دابەش چەند دەکەی 360 کورتیکەوە ئەوە دەکات چەند دەکاتە 3 بەسەر 4 مامۆستا وەڵاهی لەکە من 3 بەسەر 4 دەرناچێت باشە کێشە نییە ژمارەیەک بۆ دەرەچێت 0.75 وایە ژمارەکەت ڕاستەخۆ بۆ 0.75 بۆ دەرەچێت لە دوگمەی حاسیبەکە چاوەکەم دەبێت حاسیبە شتێکم چ لەگەڵ لە تەنیشت نووسرا ABC ئەویدا لە ڕێک بۆ دەکات بەکەر کە دەکاتە 3 بەسەر 4 وەڵامەکەت چییە باشە بابەکەم تابیانی خۆشەویست پرسیارینەوە جوانە دەڵێ یەک بەسەر 2 پای ڕیف ئەتۆ باش شتێکە پێ بڵێم قەت وابیر نەکەیەوە پای یعنی هەمیشە ڕادیانە نا ئەوسڵان پای ژمارەیە کوڕی من یەک بەسەر 2 پای ڕیف بۆ بکە بەچی بەڕات یعنی چێ بکەین بەچێ ڕیف بکەین بەچێ بەڕات باشە ڕیوی بکەینە ڕادجارانی چەند دەکەین 2 پای ڕیوی بکەینە ڕاد جارانی چەند دەکەین 2 پای چەندە ژمارەکەت یەک بەسەر 2 پای یەک بەسەر 2 پای جارانی چەند دەکەین 2 پای 2 پای دەڕوات چەند دەمێتەوە یەک کاتە وەڵامی ڕاست چییە یەک خێڵکاریەکەی بزانە ئاسانە زەحمەت نییە باشە قوتابیانی خۆشەویست با بین پرسیارێکیکە جوان بێت ئەو جارەیان ڕیڤمان هەیە دەکەینە دیگری پرسیاری 11 دیگری 0.25 ئەدیسان ڕیف
ڕیف بکەینە چی دیگری. باش مام سەمە چۆن بزانین ڕیف دەکەین دیگری ئەو نێ فۆرمولێرەکان نووسیتی خول لێرە نووسیتی پلە یعنی چی یعنی دیگری باشە. ژمارەکە چەندە؟ ژمارەکە 0.25 ڕیفی بکەینە ئەوە دیگری دابش جارانی چەند دەکەین جارانی 360 دەکەین ئەتۆ 0.25 تێ جارانی 360 باشە ئەوە دەکاتە 1/4 جارانی 360 ئەمن حاسیبەم لەکەنیا کورتیکەوە باشە ڕێک چەند بۆ دەرەچێت دەبێت 90 بۆ دەرچێت باشە بە 360 دەبێت بکاتە 90 کەواتە وەڵامی ڕاستیە بی. پرسیارە عەبقەریەکەی تەلەبە زیرەکەکان ئەوەی کە سەدیان لێ سەد پرسیاری 12 پرسیار 12 پرسیارێکی جیاواز نییە ئاگدار پرسیارەکە دەڵێت دەڵێ بڕی دوو خول وە نیو یعنی هەم دوو خول و نیو دوو خول بەتەنێ نا دوو خول و نیو دەکاتە چەند ڕادیە باشە ئەو پرسیارە با بۆ تۆ واجب بێ داگانی خۆشەویست لە دڵەوە خۆشم دێن لە دڵەوە خۆشم دێن حتا وانەی داهاتوو خوارد لەگەڵ